ئەگوڕانی نوێیە بۆ یەکەمین جار پێشکەشە کاکە ئەحمەد خۆشناوە و عەبدوڵڵا خۆشناوە و دارا خۆشناوە و ئەستا هینداد و هەموو میوانە ئازیزانە. ئێستا دڵم بێکەس بووە ئەوینداری لێ ڕۆشتووە بۆیە ئاواز و پیر بووە خەمی دنیام لێ نیشتووە کچێ مەڕۆ بەوان بەوان ماڵم مەکا وێران وێران خەمی دووری دازاریدا دڵ و ڕوحم پڕ بوو لە ژان کچێ نەڕۆی بەوان بەوان ماڵم مەکەی وێران وێران خەمی دووری دازاریدا دڵ و ڕوحم پڕ بوو لە ژان بێزارم لە هەونەڵە ئەو دڵم پڕ لە ئازارە بۆ خامی من نیە چارە زۆر پێویستانە ئەو یارە بێزارم لە هەونەڵە ئەو دڵم پڕ لە ئازارە بۆ خامی من نیە چارە زۆر بێویژدانە ئەو یارە کچێ مەڕۆ بەوان بەوان ماڵم مەکا وێران وێران خەمی دووریت بازارە دڵ و ڕوحم پڕ بوو لە ژان کچێ مەڕۆ بەوان بەوان ماڵم مەکا وێران وێران خەمی دووریت ئازاریدا دڵ و ڕوحم پڕ بوو لە ژان ئەوەچمە یارم دەرکەوێ بەڵکو زارێ دڵ بسرەوێ ڕۆژانە خەم لە دوای خەمە نازانم چی لە دڵ دەوێ ئەوەچمە یارم دەرکەوێ بەڵکو زارێ دڵ بسرەوێ ڕۆژانە غەم لە دوای خەمە نازانم چی لە دڵ دەوێ کچێ مەڕۆ بەوان بەوان ماڵم مەکا وێران وێران دووری تۆ ئازاریدا دڵ و ڕوحم پڕ بوو لە ژان کچێ مەڕۆ بەوان بەوان ماڵم مەکا وێران وێران خەمی دووری ئازاریدا
دڵ